بۆ باشترکردن و برنا پێشەوەی زیاتری پرۆسەی هەڵبژاردنەکان لە هەرێمی کوردستان ژمارەیەک لە ڕێکخراوەکان و چالاکوانانی مەدەنی داوای هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردنەکان دەکەن. گفتوگویەکی زانستی ئەکادیمیە لەسەر یاسای هەڵبژاردن و سیستەمەکانی هەڵبژاردننی هەرێمی کوردستان بە ئومێدوی بتوانین زۆرترین ڕاو سەرنج و تێبینی لەسەر یاساکە کۆکەینەوە و بیکەن بە وەرەقەیەکی مقتەرەح و پرۆژە یاسایەکی پێشنیارکرا و دوجار لە کۆتاییە پێشکەشی لیژنەی تایبەتمەندی پەرلەمانی کوردستان بکرێت بە ئومێدەوەی یاساکە لە هەرێمی کوردستانە بتوانین یاسای هەڵبژاردن لە هەرێمی کوردستان هەموار بکرێتەوە، چونکە ئێستا ڕاوسەرنجێکی زۆر دروست بووە بەتایبەتی لە دوای ئەو گۆڕانکارە سیاسانی کە لە هەرێمی کوردستان هاتوونەتە ئاراوە و ئێستا هەرێمی کوردستان هەنگاوەنێت بەرەوەی کە هەڵبژاردننی تازە لە ساڵی 2018 ئەنجام بات. بە گوێرەی یاسا هەڵبژاردنەکان لە هەرێمی کوردستان بە شێوەی یەکبازنەوی نیمچەکراوە بەڕێوە دەچێت. پەرلەمانتارێک دەڵێت پێویستە هەڵبژاردنەکان بکرێتە فرە بازنەوی و بە نیمچەکراوەیی یاخود بەکراوەیی بێت، نەک وەک ئێستا هەوڵێکەیە دەیەوێت هەڵبژاردنەکان بە داخراوی بەڕێوە بچێت. ئەو سیستەمی کە ئێستا لە هەرێمی کوردستانە پەیڕەوە کرێت ئەویش بریتیە لە کراوەی نیمچەکراوە یاخود ما بڵین کراوەی سنووردار کە لە خولی چوارەمی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە پەیڕەو کراوە و ئێستا قسە و باز لەسەر ئەوە کرێت کە هەندێک هێز ئەیانەوێت ئەمە هەموارکەنەوە بیکەنەوە بە لیستی داخراوەوانە بە بڕوای من ئەمە هەر هێز بیری لێ بکاتەوە پاشەکشەیەکی زۆر گەورەیە لە دیموکراسی و بە بڕوای من بە ئەندازەی داخستنی پەرلەمان خەتەرە و ناکرێت کەس بیری لێ بکاتەوە ئەوانە لەبەرەوەی لەمەی ئێستادا پەیوەندیەکی باش هەیە لە نێوان دەنگدەر و پاڵێوراوەکە و ئەگەر ئەوی تری ئەمێنێتەوە سەر حیزبەکان چۆن ئیش و کاری خۆیانەکەن و پاڵێوراودانێن و ئەوانە بۆیە بۆچوونی ئەمەی هەیە ئەبێ پێشی بخەین و لەگەڵەوەشا بکرێتە فرەبازنەی باشتر وەک لەوەی کە بەیەک بازنەی بێنێتەوە. بڕیاروایە لە هەفتەی داهاتوودا سەرۆکایەتیەکانی حکوومەت و پەرلەمان و کۆمیسیۆن کۆبنەوەیەک لەسەر دیاریکردنی ڕۆژی ئەنجامدانی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان ئەنجام بدەن، بۆیە چاوەڕوان دەکرێت لە چەند مانجی داهاتوودا هەڵبژاردن ئەنجام بدرێت. ئەڵگوڕد ئەحمەد، کورسات نیوز، هەولێر.